پارە و فەرتەنەکانی کۆماندۆی یەکێتی کۆتایی نایێت. دەستپێکی ئەم هەفتەیەش بە بەزمێکی دیکەی ئەندامانی کۆماندۆ دەستی پێکرد. گەریبانی بەقانە تقریبان 10 دقەیە پێش ئێستاکە لەگەڵ هێزی کۆماندۆیان تێکیان داوت کۆ هێزی کۆماندۆ دەمانچەی لەمان ڕاکێشاوەمان بە ڕێکیان لەو خەڵکە گرتووە. هەر لە یەکەم ڕۆژی هەفتەکە هەرایەکی دیکەیان نایەوە و بوونەهۆی داخرانی بازگەی پڕهات و چۆی بانیمەقان لە چەمچەماڵ و ڕاوەستان و دواکەوتنی هاوڵاتیان لە کار و ژیانیان. بەمەش دیسان خۆیان کرد بە ناشرینترین سەردێڕی میدیاکانی کوردستان. بەرەبەیانی ئەمڕۆ لە بازگەی بانیمەقانی چەمچەماڵ لەسەر ڕێگای سلێمانی کەرکووک چوارەندامی هێزی کۆماندۆی یەکێتی نیشتمانی کوردستان کاتێک ویستیان بە جلی مەدەنیەوە لە بازگەکە تێپەڕەن هێزەکانی یاسایش داوای ناسنامەیان لیان کرد، بەڵام ئامادە نەبوون ناسنامەیان پێی پیشان بدەن و بوو بە دەمەقاڵە و شەڕیان و کارگەیشتە و شوێنەی ئەندامانی کۆماندۆ چەکیان لە هێزەکانی یاسایش کێشا و بە هەڕەشە و زۆرداری لە بازگەکە تێپەڕ بوون. دوای دروستبوونی گرژی و ئاڵۆزی لە نێوان ئەندامانی کۆماندۆ ئاسایش بازگەکە بۆ ماوەی چەند کاتژمێرێک داخرا و ئاستەنگ بۆ هاتوچووی هاوڵاتیان دروست بوو. ئەوە یەکێک لە بچووکترین تاوانەکانی کۆماندۆی یەکێتیە، گرنگی نەدان بە ماف و ژیانی هاوڵاتیان، کوشتنی منداڵانێکی وەکو شا و ڕۆژحەسەن و کوشتنی کاسبکارانی شار و شەقامەکانی کوردستان وەک ئاریچایجی و چەندین نمونەی دیکە، سەرانەسەندن و هەڵکوتانە سەر بازرگانان، ڕەفاندنی ڕەخنەگران و ناڕازیان، تێکدانی پرۆسامنیەکانی هێزە حکوومیەکان و تەنانەت کوشتنی یەکتر لە خودی هێزی کۆماندۆ پێشینە و ڕابردووی ئەم هێزەی یەکێتیە کە سەلمێنەری ئەوەیە ئەم هێزە تا بەردەوام بن و بوونیان هەبێت بێجگە لە ئاژاوە هیچ ئاسایش و ئارامیەک بۆ هاوڵاتیان ناهێنە ئاراوە.